هەنگەکانی محەممەد حەسەنی ناچار کردووە لە گەرمیانەوە بۆ کوێستان کۆچ بکات. لە وەرزی هاویندا هەنگ لە ناوچەی گەرمیان ناتوانێت بژی، بۆیە هەنگەوانەکان هەنگەکانیان دەبەن بۆ ناوچە کوێستانیەکان. هەموو ساڵی گەرمانی کوێستانەکەین لەبەرەوە هەنگ لە گەرمیانە لە 195 ناژی لە گەرمە ئاخنکی. ئێمە وەکو بەرهەم بۆ ئەوەی کە بەرهەمێکی باشمان دەستکەوێ هەموو ساڵاچینە سنووری پێنجێن بە کوێستانەکانی پێنجێن قەزای پێنجێن نەحەی گەرمە گوندی وێنە بەلای کەم 4 سەعات و 5 سەعات ڕێگاکەین. ئێتە خۆش تابیناتانە کوێستانەکان باشترین هەنگوینی تایە. ئەلحەمدولیلا ئیمساڵیش بەرهەمێکی زۆر باشمانە بووە. بەرهەمەکەش مەگۆ ئەیبینن لەگەڵ هەنگوینی دارا هیچ جیاوازیەکی نییە. هەنگەوانەکان بە بەردەوامی شوێن گۆڕکێ بە هەنگەکانیان دەکەن و دەیان بەنە ئەو ناوچانەی شیاون. وەکو کوێستانەکانە بینین باشترین لەوە ڕێتایە بۆ هەنگ ئێمەش ئەگەڕێن ساڵانە هەموو ساڵ لێرە داینانین ئەمەسەێستا لێرە ئەم هەنگانەمان هەیە لە نزیک پێنجێن هەنگی ترمان داناوە لە نزیک گۆخەڵەش هەنگی ترمان داناوە. بەڵام ئەلحەمدولیلا ئەم ساڵ گوندی وێنە لە شوێنەکانی دە زۆر باشترێکە بۆ هەنگوین. هەنگوینەکەمان هەنگەکانمان کاچی هاتی شوێنە لە پێشە سەیری سروشی شوێنەکان ئەەکەین کە بزانین لە وەڕەکەی بوو هەنگ شیاوە یا نەشیاوە. وشکە ساڵی کاریگەری لەسەر ژیانی هەنگەوانەکانیش هەبووە. بەرهەمەکەمان لە گەرمیان لە کاتێکا کە وشکە ساڵ بێ زیاتر لە 25 تا مانگی 6 توانی هەنگوین دەربێنی. ئەگەر تەڕە ساڵیش بێ ساڵەکەی خۆش بێ لە 6 توانی بۆ 26 هەنگوینەکە بوڕی. بەڵام لە سنووری پێنجێن لە سەرەتای مانگی 8 تاوەکو 10 توانی هەنگوینی کامل بوڕی. محەممەد حەسەن کە ئەزموونێکی زۆری لە هەنگەوانیدا هەیە باسی ژیانی هەنگەکان دەکات. ئەو خەڵک کە هەنگێکە گرانە فرۆشن لەبەرەوە کە ئەم میوە خۆی دروستەکە ئەم میوەشات لە هەنگوین دروستەکە تەواو هەنگوینەکە تەواوەتی ئەم هەنگانە ژیانێکی زۆر جیاوازیانەیە. بە هیچ شێوەیە هەنگی ناچێت ناو سندوقێکی ترەوە هەرگێ بچێتە ناو سندوقی خۆیەوە. بەڵام کاتێک لە کاتی گواستنەوە هەنگ بەجێ مێنێ وەکو باسەکرێ لە عیلما وەکو کۆیلە وەرئەگیرێ ڕاستەخۆ ناچێتە ناوە تا چەند سەعاتە چەند دقەیە بۆ چەند سەعاتی ئەمێنێتەوە لەبەر دەرگا هەتا وەری ئەگەر ڕاستەخۆ بڕاتناوە ئەیکوژن یەکسەر. بەڵام بە نسبەت شاژنەوە شاژن خۆی هەر لە قورئانە باسەکرێ 3 جۆر گرادانە ئەمە هەنگی ئیشکردن ئەمانە هەرگە ئیشی خۆیەکە هەیە پاکەرۆیە هەیە بەس ئیشی هەنگوینەکە هەیە بەس بێچووە خاوەنەکە هەیە هەنگوین هێنێ هەیە بەس ئاو هێنێ هەرگە ئیشی خۆیەکە ئیشەکانیان بەش کراوە. شاژن 3 جۆر گرادانە جۆرێکیان ئەم هەنگەیە کە ئیشکەرەکانە جۆرێکیان نێرەیە کە بۆ تەقیع بەکاری دێنن جۆرێک ژیان مەلیکەیە کە خۆی گەرای مەلیکەدا ئانا. یەکەم گراژکە داعینە یەکەم ڕۆژی گرادانان وەکو جووشکۆماوە بە سوێک ڕۆژ هەڵێ گراکەی. هەنگەوانەکانی ناوچە گەرم و کوێستانیەکان هەماهەنگی لە نێوانیاندا هەیە. هەنگاوانەکانی گەرمیان لە وەرزی هاویندا ڕوو لە ناوچە کوێستانیەکان دەکەن و لە وەرزی زستانیشدا هەنگاوانی ناوچە کوێستانیەکان هەنگەکانیان دەبەن بۆ گەرمیان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پێنجێن.